ئێستاش گفتوگۆی بابەتی تەوەری یەکەمان بە سوپاسەوە لەگەڵ میوانەکەمان لە شاری ڕانی ئەزیزەکەین. سارا گرنگە لە هەر ناوچەیەشی هەرێمی کوردستان بێت، لە هەر شار و لە هەر قەزا و لە هەر ناحیەی هەرێمی کوردستان کە کۆنتترۆلی بازار بکرێت، هەروە کۆنتترۆلی هێنانی خواردن بکرێت بە شێوەیەکی بەردەوام یاخود بەردەوام چاودێری نرخەکان بکرێت لە بازاردا. بەڵێ بەڵێ جا ئاکەم لە کار و چالاکیەکانی لیژناوە بەشەکانی قایمقامی ڕانیە چەند ڕێکارێک گیرەونەتە بەر بۆی کە ڕێلەوە بگیرێ هەر کەسێک بیەوێ کە جیاواز لەو ڕێژەیە کە دیاری کراوە بۆ منە نرخەکانیان بەرزتر بکەنەوە یاخۆت جیاواز لەو ڕێژەیە کە دیاری کراوە بڕۆنە لایەنێکی دیکە ڕێکاری تر بگرنە بەر بۆی کارەکانیان سەر بگرێواتە جیاواز لەوە ئەوان ڕێگری لێ دەکەن و ڕێوە شوێنی تایبەت بەرامبەر هەر کەسێک دەگرنە بەر یاخود هەر خاوەنکارێک دەگرنە بەر کە کاری ناساییەکە. کەواتە تەوەری یەکەممان تایبەتە بە کار و چالاکیەکانی لیژناوە بەشەکانی قایمقامێتی ڕانیە بۆ مەبەستەش بە سوپاسەوە لە شاری ڕانیەوە. بەڕێز کارزان سلێمانم لەگەڵایە سەرۆکی لیژناوە بەشەکانی قایمقامێتی ڕانیە. کارزان بەیانیت باش سپاس کاتی خۆت بە ئێمە بەخشی بە لە سەرەتاوە بزانین کار و چالاکیەکانمان بۆ باس بکەیت لە ماوەی ڕابردوودا. سپاس بەیانی ئێوەش هەرشاد بێ. ئێمە وەکو لیژناوە بەشەکانی قایمقامێتی قەزای ڕانیە لە ساڵی ڕابردوودا 2559 سەردانمان ئەنجام داوە 425 شوێنکار ئاگادارکردنەوەیان بۆ کراوە 1241 شوێنکار ڕێنماییان پێدراوە 740 شوێنکار دەستخۆشی لێکراوە غرامە 101 شوێنکار غرامە کراوە داخستن 54 شوێنکار داخراوە و 28 شوێنکار دراوەتە دادگا بە کۆی گشتی 280 تەن مواد دەستنووری ئیدارە سەربەخۆی ڕاپەڕین تەلەف کراوە کە شاوی خواردن نەبووە. بەڵێ کارزان ئەم ڕێکارانە سەرەتا چۆن دەگیرێنە بەر واتە بە ئاگادارکردنەوەی تەواوی ئەو خاوەنکارانە بۆی کە لەم ڕێژەیە کە هەیە کارەکانیان بە پێی کارەکانی خۆیان ڕێژەکە دیاری دەکرێت و دواتر ئەگەر ئەمەی دووبارە کردەوە لە سەدا چەند ئێوە تووشی لێ پیچینەوەیان دەکەن واتە ئەو قەرەبوانی کە ئێوە لێیان وەرەگرین یاخود و غەرامانی کە ئێوە دەیانکەن لە سەدا چەنە و لە کارێکەوە بۆ کارێک کە گۆڕانکاری بەسەرایە؟ بەڵێ بێگومان هەمووی بە پێی ڕێنمایی ڕێکخراوە و ئێمە لە ئەسنای سەردانەکانمان بۆ شوێنکارەکان یاخود بەشێکی سکاڵای هاوڵاتیانە کە لە ڕێی بەڕێوەبەراتی ئاسایشی ڕاپەڕینەوە و بەشێکی لە ڕێی ژمارە تەلەفۆنەکانمانەوە بەدەستمان دەگا ئێمە سەردانی شوێنی ناوبراو دەکەین و بەدەوەداچوون دەکەین ئەگەر شایستەی ئەوە بێ کە یەکەم جاری بێ ئێمە ئاگاداری دەکەینەوە لە ئەگەری دووبارەکردنەوە ئێمە پسوڵەی غەرامەیان بۆ دەکەین و دیارە بەپێی ئەو ڕێنمایانەی کە دانراون لە ساڵی 2007ەوە دەرچوون ئێمە بەپێی ئەو ڕێنمایانە کار دەکەین بۆ دیاریکردنی ڕێژەی سەرپێچکاران بە پێبژاردن. باشە کارزان ئاشکرا شاری ڕانیە جگە لە ناو سنتەری شاری ڕانیە ناحیە و چەندین ناوچەی تری شەر لکێنراوە بە شاری ڕانیەوە. پرسیارەکەم ئەوەیە لیژنەکانتان چۆن دابش کردویا خود میکانیزمی کاری لیژناوە بەشەکانی قایمقامێتی ڕانیە جگە لە ناو شاری ڕانیە لە ناحیە و ناوچەکانی تر چۆنە؟ دیارە ئێمە لیژنەیەکی هاوبەش و فراوانمان هەیە لە سنتەری قەزای ڕانیە کە دەسەڵاتی ئیداری پێدراوە بە فەرمانی کارژێڕی دەتوانێت سەردانی ناحیەی چواقوڕنا حاجیاوە بێتواتە سەرکە بکەوە لەگەڵ ئەوەشدا لە ناوچەکانی خۆیان کۆمەڵی لیژنەی لۆکاڵی هەن کە لەلایەن یاریدەدرێتی ئاسایش ڕانیە و بەڕێوەبەراتی خۆپاراستنی تەندروستی ڕاپەڕین بەدوەداچوون دەکەن و لە هەر حاڵەتێکیشدا ئەگە پێویست بە بیلاچی ئێمە بکە ئێمە لەم شوێنەدا ئامادە دەبین. بەڵێ کارزان ئێوە ساڵانە ئەم ڕێوە شوێنانە دەگرنە بەر هیچ گۆڕانکاریەک دەبینن واتە لە ئەنجامی ئەم کار و چالاکیان و ئەم ڕێگریانی کە ئێوە دەیکەن ساڵانە ئەم ڕێژەیە کەمتر دەبێتەوە یاخود بەرەو زیاترە چێوە هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆچی بۆی کە زیادەکە ئەگەر زیاد بکە؟ ئەو کار و چالاکیانەی کە ئێمە ئەنجامی دەدەین دیارە ساڵانەش ئێمە لیژنەکانی خۆمان بە ژێرەی پێویستی دەگونجێنین و گۆڕانکاریان تێدا دەکەین بزانین کامە سێکتەرە کاری لەسەر نەکراوە زیاتر قووەتی لیژنەکانمان دەبین ئەو سێکتەرە بەڵێ بە شێوەیەکی گشتی دەتوان بڵێ سنووری
ئیدارە ڕاپەڕین بە تایبەتی سنووری قایم قامێتی قەزای ڕانیا و کار و چالاشی لیژنەکان زۆر چڕ و پڕە بە شێوەیەشی ورد دەتوانین سنتەری شار و ئەطرافی شارمان کۆنتترۆل کردووە و ئامارەکانیش ئەومان پێ دەڵێن کە سنووری ئێمە بەپێی ئەو ئیمکانەتی کە لە بەردەستمانە پێشەنجین و توانیمانە لە سنووری خۆمان دەست بۆ کۆمەڵە سێکتەر بەرین کە لەس ئاستی هەرێمی کوردستان دەتوانم بڵێم یەکەم شوێنە کە ئێمە مبادەڕەمان کردووە وەکو کەرتی کوشتتوکاڵ کەرتی ڤێتەرنەری یاخود چێڵانەوەی ئەو سەوزانەی کە بە ئاوی پیس ئاو دەدرێن یاخود جیاکردنەوەی کلینیشی ڤێتەرنەری و زراعی هەموو ئەو مەزالانەی کە ئێمە ڕێکمان خستۆتەوە بە هاوبەشی سەرجەم ئەو فەرمانگانەی کە نوێنەریان هەیە لە لیژنەکانی ئێمەدا توانیمانە کارێکی زۆر باش و وردەکارانە بکەین. باشە کاکارزان ببوورە بەس باسە لەوە نەکرد کە ڕێژەکەی زیادەکە یاخود کەمی کردووە و ئەو کەرتەی کە زیاترین ئەم دەرچوون لە ڕێکارەکانی تایە کام کەرتێ زیاتر کەرتی کوشتتوکاڵە یاخود کەرتی تیە کەرتی خۆراکە ئەوەی ئێمە کە زیاتر بەڵام ئەو ئەرقامێک کە ئێستا من دەڵێم 280 تەن موادی خۆراک لە ساڵی ڕابردووە تەلەف کراوە بەشێکی لە بازگەکان ڕێگەی نەدراوە داخل بە سنووری ئێمە بێت چکە ئەو ڕێژەیە کە لە سنتەری شار دەستی بەسەردا گیراوە نسبەیەکی زۆر کەمە لە چاو ساڵانی ڕابردووە ئەوەی تێبینیمان کردو کە دەستخۆشی و پێدانی ڕێنمایی ئەم ساڵ زیاتر بۆ لە ساڵی ڕابردوو. باشە کاکارزان لەگەڵ نزیک بوونەوەی یاخود بەڕێوەچوونی بۆنە ئاینی و نەتەوەیەکان وەک ئاشکرا ئێمە نزیکە بینەوە لە ئاهەنگەکانی ساڵی نوێ ڕێو شوێن و پلانی لیژناوە بەشەکانی قایم قامێتی ڕانیە چۆنە بە تایبەت لە چاودێریکردنی نرخی شتومەک لە بازاردا. لیژنەکانی ئێمە لە پشوەکان بێ یاخود لە ڕۆژانی هەینی و شەمە و هەر ڕۆژێک بێ شەو بێ ڕۆژ بێ ئێمە بۆ ئێمە جیاوازینەوە چاودێریەکان بەردەوامن ئێمە لە هەر شوێنە کە سکاڵا هەبێت تیمەکانمان لەوێ ئامادە دەبن و بە دووەداچوون دەکەن و ئەو کاتێک کە پێویست بکایمە ئیزراعاتی پێویست و یاسایی بەرامبەر ئەو شوێنکارە ئەنجام دەدەنەوە بە شێوەیەکی گشتی لە سنووری ئیدارە ڕاپەڕین لە بۆنە سەری ساڵ و یاخود لەگەڵ کۆتایی هاتنی ساڵدا ئێمە لیژنەکانمە هەر تەفعیلن و کار دەکەن هەتا ساڵی نوێ کە فەرمانی تازە دەردەچێتەوە و ئەو لیژنانە دەتوانن بەردەوام بن لە کارکردن. بەڵێ پەیوەندی و هەماهەنگیتان لەگەڵ لیژنە هاوبەشەکانی قایم قامێتی تەواوی سنووری ئیداری ڕاپەڕین چۆنە جیاواز لە کار و چالاکیەکانی خۆتان لە سنووری شاری ڕانیە. بەڵێ دارە ئێمە پەیوەندێکی باشمان هەیە لەگەڵ سەرجەم ئەو فەرمانگانەی کە هۆبەی چاودێریان هەیە بەمبەستی چاودێریکردنی ناوبازار و شوێنە گشتەکان و لە زۆر حاڵەتدا ئێمە پەیوەندی و تەماسمان هەیە لەگەڵ لیژنە هاوبەشەکانی قایم قامێت سلێمانی ئەمە دەتوانێت سوود لە تەجروبەکانی یەکتری وەربگرین یاخود لە زۆر حاڵەتدا کە پێویستمان بە زانیاری زیاتر بێ ئێمە سەرچاوی زیاتر بەکاردێن بۆی بڕیارێک بدەین کە دروست بێت لەگەڵ کارەکەی خۆماندا. بەڵێ کاکاروان وەک دەزانین لە کۆتایی مانگی 12 2025 و ساڵێکی نوێ نزیکە کار و پرۆژەکانتان بۆ ساڵێکی نوێ چین؟ ئێمە هەموو ساڵێک وەک لە پێشدا باسم کرد کە ئێمە بزانین کامە سێکتەرە کامە مەجالە ئیشی تێدا نەکراوە ئێمە ساڵی زیاتر کار و بەرنامەی ورتردا دەنین لە ساڵی 2016 ئێمە بەرناممان وایە کە بتوانین سەرجەم ئەو کێڵگە پەلەوەریانەی کە لە سنوورەکەمان هەن لەگەڵ حەوزی ماسی ئێمە بتوانین لیژنەیەک تەرخان بکەین بۆ بابەتە بۆی بتوانن ڕۆژانە سەردانیان بکەن ئاگدار بن لە ئەو میکانیزمی کارکردنیان کە بزان هاوتەری بێ لەگەڵ ڕێنمایەکانی ڤێتەرنەری و تەندروستی بۆی هاوڵاتیان بتوانن گۆشتێکی سەلامەت و تەندروست بەدەستیان بگە. باشە کاک کارزان هاوکاری و هەماهەنگی هاوڵاتیان چۆنە لەگەڵ لیژنە هاوبەشەکانی قایم قامێتی ڕانیە یاخود بە شێوەیەکی گشتی بۆ نمونە کاسبکاران بێت یان دوکانارەکان بە شێوەیەکی گشتی؟ ئێمە لە پێیجی قایم قامێتی قەزای ڕانیە ژمارە تەلەفۆنێکمان داناوە 070 ڕۆژانە ئەو ژمارەیە لە ناو بازار و شوێنە گشتەکان بڵاو بووتەوە لای زۆربەی هاوڵاتیانە ئێمە
لێرەوە بە هاوڵاتیان دەڵێن لە هەر شوێنێک گومانێک تێبینیەک کەمتەر خەمیەک بەدی دەکەن لەو ڕێگای ئەو ژمارەیەوە پەیوەندیمان پێ بکەن بۆی ئێمە بتوانین تیمەکانمان سەردانی ئەو شوێنە بکەن و بەدواداچوو بکەن و بە شێوێکی گشتی دەتوانم بڵم هاوڵاتیان هاوکارێکی زۆر باشی ئێمە بوون لە ساڵی ڕابردوودا لە پێدانی زانیاری و نیشاندانی کەمتەرخەمەکان کە لە بازار و شوێنە گشتیەکاندا هەبوو. بەڵێ باشە کاکارزان بەپێی ئەو زانیاریانی لای ئێمە هەیە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا لیژناوە بەشەکانتان لە میانی سەردارنیکردنیان بۆ یەکێک لە بازاڕەکانی شاری ڕانیە چەند دوکانێک کە قوماژە فرۆشن کوتاڵە فرۆشن نرخەکەیان بە شێوەیەکی بەرچاو بەرز کردبووە ئەگەر زانیاریمان لەو بارەوە بیتێ. بەڵێ دیارە ئەوە نەک تەنها لە ناو سنتەری شاری ڕانیە بەڵکو لە ناوچەکانی تریش بەداخەوە ئەو حاڵەتە ڕوویداوە کە جۆرێک لە قوماشی ئافرەتان کە مەتری دیارە جۆرێ بە دۆداچوونەکانمان تقریبان لە خواروی $10 بووە بەڵام لە لایەن دوکاندارەکانەوە کە بە نسبێژی 40,000 و 50,000 و 60,000 و هەتاوەکو 35,000 فرۆشاوە ئێمە سکاڵامان بەدەستگەیشتەوە و بەدواداچوونمان کردەوە هەمومان ئیزبار کردووە کە دەبێت بە نسبەیەک بیفرۆشن کە لەلایەن لیژنەکانی قایم قامەتەوە بۆیان دیاریکراوە بەڵام دیارە ئەمە جۆرێک لە نەبوونی ڕێخستن و یاسایەکی تایبەت بە نرخ و بازار ئەمە خۆکار و دەرکەوتەی لەو شێوەی دەبێت کە دەبێتە گرفت بۆ هاوڵاتیان و بۆ لیژنەکانیش چکە لە ئێستادا بەهۆی ئەوەی کە بازار ئازادە و زۆر جار دوکان دارە بەڕێزەکان ئەوە دەکەنە بیان و بۆ بەرزکردنەوەی نرخ و کاڵاشمەکان بەڵام ئێمە کو لیژنەکانی قایم قامەت وە سەرجەم لیژنەکانی ئابووری بەڕێوەبەرایەتی ئاسایش ڕاپەڕینش ئێمە کۆمەڵێک سێکتەری گشتی هەیە وەکو نرخی هاتوچۆ خواردن جلوبەرژی منداڵان یاخود پۆشاک هەموو ئەوانە دەبێت هێڵی گشتین نابێت بەرزبوونەوەی نرخ تێدا ڕووبدا چکە ئەمە سەرئەنجام لێکەوتەی باشی نابێت بۆ کۆمەڵگا. باشە کاکارزان فەرموو بەبوورە ئاکا کاکارزان باسەلەوە کرد کە ئێوە ساڵانە پلانی وردانن بۆ ئەوەی کە کار و چالاکی باشتر ئەنجام بن هیچ ڕێگری و کەم و کورتیەک هەیە ببێتە هۆی ئەوەی کە ڕێگر بێت لە بەردەم کار و چالاکیەکانتانە؟ بەڵێ ئێمە بەهۆی نەبوونی پێداویستی لۆجستی و نەبوونی ئۆتۆمبیل بۆ لیژنەکانمان ینی زۆر جار وای کردووە کە لیژنەکانمان قەبارەیان بچووکتر بێت و نسبەیان کەمتر بێت چونکە ئەگەر ئێمە ئیمکانیەتی باشمان لە بەردەست بێ یاخود مختبەرێکی پێشکەوت و یاخود ئەو ئامێرانەی کە پشکنینی سەرەتاییمان بۆ دەکەن ئەمە دەتوانین لە هەموو مەجالێکدا لیژنەیەکی مشتەرەک تەشکیل بکەین لە بۆ نمونە لە ناحیەکان بۆ خۆیان بتوانن لیجان دروست بکەن و لە سەرجەم ئەو شوێنانەی کە ناوچەی دوورە دەستن ڕەنگە زیاتر و ورتر و سەرتر بتوانن ئەوان متابعی شوێنەکانی خۆیان بکەن بەڵام بەهۆی ئەوەی کە ئێمە وەکو پێویست ئیمکانیاتی لۆجستیمان کەمە بۆیە نەمانتوانیوە کە 100% ئامانجەکەی خۆمان بپێچین. باشە کاکارزان ئێمە هیچ پرسیارێکمان نەماوە ئەگەر تۆ بەڕێستان وەکو سەرۆکی لیژنا و بەشەکانی قایم قامەتی ڕانیە پەیامێک دەبێ بۆ هاوڵاتیان لە ڕێی پرۆگرامی بەیانی کورسانی زۆ بڵێیت فەرموو. ئێمە سوپاسی هاوڵاتیان دەکەین کە لە ساڵی ڕابردوو هاوکار و هەماهەنگ و هاوبەشی ئێمە بوون و لە هەر شوێنە کەم و کوڕیەکە بێ ئومێد دەکەین کە بەردەوام بن و چاوکراوە بن لە کاتی بازاڕیکردن و لە کاتی کڕینی کاڵا و پێداویستەکانان و دەشمێت لێرەوە سوپاسی سەرجەم ئەندامانی لیژناوبەشەکانی قایم قامەتی قەزای ڕانێ بکەم کە لە ساڵی ڕابردوو لە خۆبردووانە بە شێوەیەکی سەرکەوتوانە توانیویانە کە کار و ئەرکەکانیان لەگەڵ ئێمە ئەنجام بدەن ئومێد دەکەین کە بتوانین ساڵی داهاتوو بە بەرنامەی ورتر و سرتر و پڕتر بتوانین لە خزمەتی هاوڵاتیاندا بین. بەڵێ بەڕێز کارزان سلێمان سەرۆکی لیژناوبەشەکانی قایم قامەتی ڕانیە سوپاس لە شاری ڕانی ئازیزەوە لەگەڵمان بوون سەرکەوتوو بنەوە کەمیشە.